زیاتر لە هەفتەیەکە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستاندا دوور خراونەتەوە، بەڵام تا ئێستا کەس ڕانەسپێدراوە بۆ بەڕێوەبردننی کارەکانی ئەو وەزارەتانە. پڕکردنەوەی پۆستی وەزیرەکانی گۆڕان لە حکوومەتدا کاریگەری کردوتە سەر کاروبارەکانی ئەو وەزارەتانە و لە ڕووی ئیداریەوە ئاڵۆزیەکی بۆ حکوومەت دروست کردووە. ئەوە ژوای کردووە کاری وەزارەتەکان تا ڕادەیەک پەکیان بکەوێت. بزوتنەوەی گۆڕان لە پێکهێنانی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمدا بە 4 وەزیر و سەرۆکی دەستەی وەبەرهێنان بەشداری کردووە کە ئەوانیش مستەفای سید قادر وەزیری پێشمەرگە و ڕێباس حەملان وەزیری دارایی و ئابووری و ساماڵ سەردار وەزیری بازرگانی و پیشەسازی و کەمال موسلیم وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی و ڕێبوار خەلیل سەرۆکی دەستەی وەبەرهێنان. یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی پشتگیری بەردەوامبوونی کابینەی هەش دەکەن تا هەڵبژاردننی داهاتوو، واتە هەر سێلایەنەکە پشتیوانی لە گەڕانەوەی وەزیرەکانی گۆڕان دەکەن بۆ سەرکارەکانیان. تەنانەت یەکێتی بە فەرمی ڕایگەاند کە ئامادە نییە هیچ پۆستێکی گۆڕان پڕ بکاتەوە. وەک سەرۆک وەزیران نەدەکرا ئەو بڕیارە نەدا. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە دوایین پەیامیدا ڕایگەیاند لا چەند هەفتەی داهاتوودا قۆناغی دووەمی حکوومەت کارە سەرەکیەکانی دەستنیشان دەکەن کە پڕکردنەوەی پۆستی وەزیرەکانی گۆڕان یەکێک دەبێت لە کارەکانی ئەو قۆناغە. بەڵام زوتنەوەی گۆڕان پڕکردنەوەی پۆستەکانی بە هەموو شێوەیەک ڕەت دەکاتەوە و پێی وایە وەزیرەکانی ڕێگریان لێ دەکرێت بۆ ئەوەی بچنە سەرکارەکانیان نەک بە شێوەیەکی یاسایی پۆستەکانیان چۆڵ بوو بێت. جگە لە وەزارەتی پێشمەرگە وەزارەتەکانی تری بریکاریان نییە. ئەوەش بەشێک بووە لە داوای گۆڕان لە کاتی پێکێنانی حکوومەتدا، چونکە پێی وا بووە جێگرجۆرێک لە ڕێگریە بۆ کاروباری وەزیر. لە ڕووی یاساییەوە کاتێک پۆستی وەزارەتەکان چۆڵ دەبن یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری نوێ دەباتە پەرلەمان یان وەکیلەکان بە پێی یاسا کارەکان دەبن بەڕێوە، یاخود وەزیرێکی دیکەی کابینەکە یان سەرپەرشتیارێک لە خودی وەزارەتەکە دەستنیشان دەکرێت بۆ ئەوەی بۆ وەکالەت کارەکان بەڕێوە ببات. بەڵام سەرپەرشتیار دەسەڵاتی تەواوی وەزیری نابێ و ناتوانێت واژۆی بڕیار و پرۆتۆکۆڵەکان بکات. هەروەها سەرۆکی حکوومەتی هەرێم دەتوانێت سەرپەرشتی کاری ئەو وەزارەتانە بکات کە ئەمەیان با بەهێزترین سیناریۆدا دەنرێت بۆ پڕکردنەوەی پۆستی وەزارەتەکانی گۆڕان. پێشتریش لە بەغدا ئەزموونێکی لەو جۆرە تۆمار کراوە کاتێک لە کابینەی پێشوودا وەزیرەکانی سونەت دەستیان لە کارکێشایەوە و لالایەن نووری مالیکی سەرۆک وەزیرانی پێشووی عێراقەوە سەرپەرشتی ئەو وەزارەتانە کرا کە گرنگترینیان وەزارەتی دارایی و ناوخۆ و بەرگری بوو. بەڵام ئەو کارەی مالیکی ڕوبەڕووی ڕخنەی زۆر بووە و بە هەوڵێک زانرا بۆ کۆکردنەوەی دەسەڵاتەکانی ئەو وەزارەتانە لای خۆی. لەو کاتەدا یەکێک لە ڕەخنەگرانی مالیکی بارزانی بوو کە زۆر جار بەهۆی کۆکردنەوەی دەسەڵاتی وەزارەتانە لای سەرۆک وەزیران مالیکی بە دیکتاتۆر وەسف دەکرد. بە بڕای بەشێک لە چاودێران بەڕێوەبردننی پۆستەکان بە شێوەی وەکالەت و بۆ ماوەیەکی درێژ کاریگەری خراپ دەبێت لەسەر کاروبارەکانی حکوومەت. هەروات دەبێتە هۆی بڵاوبوونەوەی گەندەڵی و باش بەڕێوە نەچوونی کاری وەزارەتەکە. ئەوە لە کاتێکدا لە زۆربەی وڵاتانی دیموکراسی کاتێک وەزیرێک دەست لە کار دەکێشێتەوە یان کاتێک بەهۆی ناکۆکیەوە سەرۆکی حکوومەت وەزیرێک یان چەند وەزیرێک لە پۆستەکانیان دوور بخاتەوە، لەو حاڵەتەدا بەهۆی گرنگی پۆستی وەزارەتەوە سەرۆکی حکوومەت لە ماوەیەکی کورتدا هەوڵ دەدات دەنگی متمانە بۆ وەزیری نوێ لە پەرلەمان بەدەست بێنێت.